ژمارەی ئەو موچەخۆرانی هەرێم چەندە کە بەغداد دانی پێداناوە؟ ئەی ژمارەی ڕاستەقینەی موچەخۆرانی هەرێم چەندە؟ ژمارەی موچەخۆرانی هەرێم بە پێی داتای فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بریتیە لە 1,255,273 موچەخۆر، بەڵام ئەوەی بەغداد دانی پێدا دەنێت بریتیە لە 658,189 فەرمانبەر لەگەڵ 23,840 پێشمەرگە. کەواتە حکوومەتی بەغداد دەڵێت هەرێم 682,000 فەرمانبەری هەیە کە ئەمەش دەکاتە ڕێژەی لە 154 ئەو داتایەی فەرمانگەی زانیاری حکوومەتی هەرێم. سەبارەت بە ژماری موچەخۆران دەیڵێت داتاکەی حکوومەتی هەرێم بەم شێوەیەی خوارەوەیە. بە پێی داتا فەرمیەکان ژمارەی موچەخۆرانی هەرێم 1,255,273 موچەخۆرە. لەو بڕاش ژماری فەرمانبەرانی ڕاستەقینە 752,959 کەسە کە دەکاتە ڕێژەی لە 160. فەرمانبەرانی مەدەنی 430,231 فەرمانبەر، سەربازی 217,979 فەرمانبەر، پۆلیس و ئاسایش 104,699 فەرمانبەر. ژمارەی موچەخۆر 502,364 کەس با ڕێژەی لە 140. خانەنشینی 246,269 فەرمانبەر، چاودێری کۆمەڵایەتی 159,158 کەس، شەهیدان 96,937. ژمارەی هێزە ئەمنیەکانی هەرێم پێشمەرگە و ناوخۆ 217,979 کەس، پۆلیس و ئاسایش 104,699 کەس، خانەنشینی سەربازی 110,729 کەس، کۆی گشتی هێزی سەربازی 433,407 کەس. موچەی ماندانەی دەستگای ئەمنی و سەربازیەکان وەزارەتی ناوخۆ 178 ملیار و 489 میلیۆن دینار، وەزارەتی پێشمەرگە 133 ملیار و 61 میلیۆن دینار، ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایش 62 ملیار و 997 میلیۆن دینار، خانەنشینی سەربازی 75 ملیار و 630 میلیۆن دینار. واتە ئەگەر کۆی موچەی موچەخۆرانی هەرێم 944 ملیار دینار بێت بۆ مانگێک، ئەوە موچەی دەستگای ئەمنی و سەربازیەکان 450 ملیار و 177 میلیۆن دینارە کە دەکاتە لە 148 کۆی موچەی موچەخۆرانی هەرێم. واتە لە کۆی 1,255,273 موچەخۆر 682,000 فەرمانبەر لە بەغداد دانیان پێدانراوە. بەماش 573,000 موچەخۆری هەرێم لە بەغداد دانیان پێدان نەنراوە. واتە لە 146 موچەخۆرانی هەرێم ناویان لای بەغداد نییە. لەم ژمارەیەش بەشێکی خانەنشینان و چاودێری کۆمەڵایەتی و شەهیدان و ئەنفالکراوانن. جگەر لەمە بەشێک لە هێزە ئەمنیەکانیشی تێدایە کە حکوومەتی عێراق پێی ڕاگەیاندوون. ئەمانە هەمووی بندیوارن و ڕاستەقینە نین.